بە دوورشمی بەرە و تاریکی ئاینی هاوسەنگ لەسەر بنەمای مرۆڤدۆستی و ئاشتی و کۆمەڵایەتی و بە ئامانجی بڕبڕکردنی فکری توندڕەوی لە هەرێمی کوردستان کۆنفرانسێکی بەرفراوان بەڕێوەچوو کە تێیدا مامۆسایانی ئاینی ئاماژەیان بەوە کرد پێویستە وتاری مامۆسایانی ئاینی لە مزگەوت و منبەرەکانەوە هاوسەنگ بکرێت و پێداچوونەوەی بۆ بکرێت. هەروەک مامۆسایانی ئاینی ئەوەشیان نەشاردەوە کە بەهۆی وتاری ژمارەیەک لە مامۆسایانی ئاینیەوە فکری توندڕەوی لە هەرێم بڵاو بووەتەوە. بەداخەوە لەگە ئەو وەزع سیاسیە و ئەم کۆمەڵێک کە وای کرد کە خەڵکانێک بێنە سەر مینبەر کە شیاوی ئەوە نەبن کە لەسەر مینبەری پێغەمبەر ڕابوەستن سەڵاو وسەلەم ئامۆژگاری و پەیامی پیرۆزی ئیسلام بڵاوکەنەوە. بۆیە هەموو حکوومەتیش بۆ ئێمە زەروری وەکو وەزارەتی ئەوقاف جارێکی تر ئیعادە نەزەر وەکو باسم کرد لە ئەدای وتار و لە دەستنیشانکردنی وتار خوێنی سەرکەوتوو لە مزگەوتەکان. بەرپرسانی وزارەتی ئەوقاف لەو کۆنفرانسەدا ئەوەیان نەشاردەوە کە لە دوای ئەم کۆنفرانسەوە گۆڕانکاری گەورە لە وتار و پەیامی ئاینی لە مزگەوت و دامەزراوە ئاینیەکان دێت کە لە سەروی هەمویانەوە دیاریکردنی کات و بنەما و ئامانجی ئەو وتارانەی کە هەفتانە لە ڕۆژانی هەینیدا لە مزگەوتەکان پێشکەش دەکرێت. هەندێک وتار هەیە نزیکەی سەعاتێکە بێت وتارەکان، هەندێکی شەیە ڕەنگە دەدەقە بێ. ئەمانە مامۆسایان لە ڕووی شەرعیەوە قسەی لەسەرەکەن، لە ڕووی ئیداریەوە، لە ڕووی لە هەموو لایەنەکانەوە گفتوگۆی لەسەرەکرێ و ئەوە یەشێکە بێت لە تەوەرەکان و جگە لەوەش بەڕاستی تایبەتمەندی وتارخوێن ئەبێت تایبەتمەندی وتارخوێن چۆن بێ چێ ئەبێ وتار بخوێنێتەوە. بە جۆرەی دوایین ئاماری وزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئیسادا لە هەرێمی کوردستان 5473 مزگەوت هەیە. هەروەک زیاتر لە 3000 وتاربێژ لەو مزگەوتانە وتار دەڵێنەوە و لە ڕۆژانی هەینیشدا زیاتر لە 9 ملیۆن هاوڵاتی لەو مزگەوتانە ئامادە دەبن و گوێ لە مامۆسایانی ئاینی دەگرن کەوش بە وتەی بەرپرسانی وزارەتی ئەوقاف ئەگەر فکری توندڕەوی بڵاو بکەنەوە مەترسی گەورەی دەبێت لەسەر هەرێمی کوردستان. سیروان حوسێن، کورسان نیوز، هەولێر.